ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی ستراتیژی و گرنگ کە بۆ ژێرخانی کەرتەجیاجیەکان لە هەرێمی کوردستاندا گرنگن لە کوردستان ئەکرێنەوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵ و توانەکانی خۆی بۆ ئەم بابەتە خستوەتە گەڕ سەرەڕای ئەو کێشە و گرفت و ئاڵنگاریانەی کە بۆی دروستکرا و ڕوبەڕووی بووەتەوە لەم لاولاوە. بۆم پرسە جیاوازی پرۆژەکانی ژێرخان لە نێوان هەولێر و بەغدا من میوانێکم هەیە شەو محەممەد عەبدولعەزیز خان کاندیدی ژمارە 27 لە لیستی 275 لە بازنەی هەولێر لە سۆرانەوە لەگەڵمانە. بەڕێز محەممەد ئەم کاتت باش، هیوای سەرکەوتنی بۆ خوازین. ئەگەر پێمان بڵیت لە ڕاگەیاندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە سەرک وەزیران لە پەرلەمان بەرنامەی کاری کابینەکەی خستە ڕوو و کۆمەڵێک پرۆژەی ستراتیژی کە ژێرخانی گرنگ و پتەون بۆ داهاتووی کەرتەجیاجیەکان لە هەرێمی کوردستانە باسی لێوەکرا. تا چەند ئەم کابینەیە سەرکەوتوو بوو لەم کار و ئەرکانەی کە وەک بەرنامەی کار خستیەوە؟ ئەم کاتتان باش، لاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و بینارانی بەڕێز. طبعاً ئێمە هەموو شاهدین و بەبیرمانە کە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو، زۆربەی پرۆژەکان هەبوون بە سەبەبی مەشاکلەکانی پێشتر وەکو شەڕی داعش و ئەزمەی مالی لە وەستان بوون لە بەنیوەچڕی بەجێما بوون. بەڵام سیاسەتە حەکیمانەی جەنابی کاک مەسرور وەی کرد ئەم پرۆژانە دەست بەکار بکرێن و زۆربەی پرۆژەکانیش تەقریبەن دەتوانم هەمویان تەواو کران و جێبەجێ کران. کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان متمانەیەکی تەواوی گەڕاندەوە بۆ سەرمایەداران و وەبەرهێنەران ئەوە بوو کە چەندین وەبەرهێنەر لە دەرەوە هاتن لێرە کاری وەبەرهێنانیان کرد و تایدا سەرکەوتوو بوون. چونکە زەمینەی کوردستان زۆر گونجاوە، هەندێک فاکتەر هەنە ئێمە هەیتمان لە بەغدا و فاکتەرانە بەڕاستی وجودی نییە. مەوزوعی ئاسایش و مەوزوعی سەرمایە و سەرماگوزاری کەسانی کە دێن سەرماکانیان لێرە بەکاردێنن پارێزراوە و باوەڕ کە نەک بەراورد بە عێراق و دەوروبەر بەڵکو لەگە جیهاندا ئێمە دەتوانی زۆر بڵێن کە پێشکەوتوین لەو بارەدا. و پرۆژەکانی کە جەنابی کاک مەسرور بەرنامەی بۆ دانا هەمویان پرۆژەی استراتیجی بوون. دەتوانم بڵێم لە هەموو کەرتەجیاجیەکان ئەو پرۆژانە بوونە هۆی ئەوەی کە ژێرخانێکی توکمە بۆ وڵاتەکەمان دەستەبەر بکە. ئێمە دەبینێن لە ڕووی ڕێگەوبان بەڕاستی سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەستهێنرا. ئەو ڕێگانەی کە ئێمە هەیتمان ئێستا ستانداردێکی عالەمین هەمووشی بە کۆمپانیەکانی ناوخۆیی ئەنجام دراون. کۆمپانیەکان کۆمپانیا کوردستانین. طبعاً ئەوە لە بەغدا هیچ وجودێکی نییە. وا دەبینین پرۆژێکی دیکەی استراتیجی وەکو دروستکردنی سەد و بەنداوەکان و پۆند و ئەوانش بە کۆمپانیەکانی کوردستانی ئەنجام دەدرێن. طبعاً ئەوەش کە وجودی نییە لە بەغدا. جگە لەمە وەبەرهێنانێکی باش کراوە لە کەرتی کوشتوکاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی گەشتیاری و چەند پرۆژەیەکی دی و لە بواری جێبەجێکردندان و لە بواری ئەوەدان کە لە دیراسەتدان و کە جێبەجێ بکرێن، خاستەن پرۆژەی گەشتیاری کە لە سەر ئاستی جیهان پرۆژەی ناوازەن و دەتوانین بڵێن جێگای دڵخۆشیە و لە ئایندەیەکی نزیکدا ئینشاءڵڵا دەدرێتە بواری جێبەجێکردن. باش، ئەم نمونەی هەرێمی کوردستان کە پێشکەوتنێکی گەورە و گرنگی لە کەرتە جیاجیەکان بە تایبەتی لە پرۆژە استراتیژیەکانە بەدەستێناوە بووە بە نمونەیەک کە خەڵکی لە ناوچەکانی خوارووی عێراق، خوارو ناوەڕاستی عێراق و میشە قسە لەسەرەوەکەن بۆچی هەرێمی کوردستان بەو بودجەکەمە توانیوێتی ئەم دەستکەوتانە بەدەست بێنێت، بەڵام عێراق بەو بودجە زۆرەوە تا ئێستا نەیتوانیوە ئەمە بکات. ئەوە هۆکارەکەی بۆچی جێڕنەوە؟ طبعاً ئەوە شتەکە دیار و ئاشکرایە. پارتی ئامرازە کوردستان ئامانجی ئێمەیە. حقیقت پارتی تاکە لایەنە کە پارتێکی مخلصە
پارتێکە تێدا کۆشێت بۆ ئەوەی وڵاتەکەی بنیاد بنێت و بۆ ئەوەی هاوڵاتیانی وڵاتەکەی بەسەر بەرزی و بەسەر بلندی بژین. پارتی حەزی لە خزمەتە، پارتی وە دەکاتن ئەو خاستن بەجددی بابێن و سەر کابینەینەوە. یعنی ئەو چاکسازیە کە کرا لە کابینەینەوەی کرد ئێمە بە ڕوحیەتێکی نوێ بچینە ناوبواری پرۆژەکان و جێبەجێکردنی پرۆژەکان، ڕۆیایەکی زۆر دوور و ڕۆیایەکی استراتیژی پارتی هەیە کە ئەم دەتوانم برێم هەموو عێراقش دەتوانێت ئیستیفادە لە پارتی بکە، نەک هەرێمی کوردستان. چونکە ئەو بجە کەمەی کە هەیە لە دەست هەرێمی کوردستان وی کردێ و خزمەتە گەورانە بکرێەوە دەلالت بۆ ئیخلاسە، بۆ ئەوەی کە پارتی دڵسۆزە دەیەوەی بە جددی خزمەت بکە. کەسێکیش کە ئەگەر مەبەستی خزمەتکردن نەبی هەر چەندە بودجەیەکی زەبەلاحی لەبەردەست بێ بودجێ نەتیجە هیچ وجودێکی نامێنێ و کەسیش جێی خۆشی ناگریت و نابیتن بە پرۆژە و بالعکس لەوانە بستە گیرفانی هەندێک کەسانێک و بۆ مەسلحەتی تاکە کەسی زیاتر بەکاری بێن. باش، ئێستا سیمای دەوڵەتداری زیاتر بە هەرێمی کوردستانەوە دیارە یان بە بەغداوە؟ سیمای دەوڵەتداری سیمای حکومڕانی زیاتر تەوان بە هەرێمی کوردستانەوە دیارە و زیاتر بە پارتیوە دیارە. ئێمە دەبینین لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق پارتی هەر پێشەنگ بووە و بەلعکس ساڵ بە ساڵیش زیاتر بەرەو پێش دەچین. یعنی چۆن بەرەو پێش دەچی؟ مەسەن لە هەر دەورێکی انتخابی دەبینین دەنگی پارتی لە زیادبووندایە. ئەوە دەلالەتە بۆ ئەوەی کە پارتی خۆی گونجاندووە لەگەر هەموو زروفەکان و لەگە هەموو زەمەنەکان. تەماشای بەغدا بکە لە هەر دەورەیەکی انتخابی کەسانێکی نوێ دێنە سەر حکوم، 4 ساڵ حکوم دەکەن و دوای ئەو 4 ساڵە وجودیان نامینێ. بۆچی؟ چونکی هیچیان نەکردووە، ینی شتێکیان پێشکەش بە بە خەڵکی ملەتی عێراق نەکردووە، پێشکەشیان بە پێشکەشی بە خەڵکانی خوان نەکردووە. جا بۆیە دەبینین پارتی ئێستا ڕۆیەکی جیاوازیە. پارتی دەیەوێ ئەو تەجروبەی کە هەیەی بەڕاستی بگوازێتەوە بۆ ناوچەکانی تری عێراقیش. ئێمە وەکو دەورەی نوێ کە کاندیدین ئەگەر ئینشاءالله بچین بۆ بەغدا، ئێمە دەبێت زۆر کار لەسەر ئەوە بکەین ئەو تەجروبەی ئێمە بە بەڵگە و بە دۆکیومنت تیان بگەینین هەتا تاکێکی بەسرا و تاکێکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای عێراق و بەغداش بزانن کە ئێمە خەریکی چین و ئەوان خەریکی چین. باشە، محەممەد عەبدولعەزیز خان کاندیدی ژمارە 27 لە لیستی 275 لە بازنەی هەولێر، زۆر سپاس بۆ بەڕێستە.